بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، ئەچینە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم. فەرموودەیەک وەردەگرین لە صحیحی بوخاریدا، ژمارەی فەرموودەکە 126. بەپێی سیاقی فەرموودەکە دەردەکەوێت کە ساڵی فەتحی مەککەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مەککەدایە لە ژوورێکا دانیشتووە، ئەوەی کە لە خزمەتیایەتی هاوسەری بەڕێزێتی کە خاتو عایشەی کچی ئیمامی ئەبوبەکری سیدیقە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتی پشوودانی شەوانەیەتی و لەگەڵ هاوسەری خۆیدا کە خاتو عایشەیە کەوتونە گفتوگۆ و قسە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو ماوەی کە هاتوۆتەوە مەککە کە فەتحی مەککە کراوە، شتێک لە ناخی دڵیایەتی ئەوێ کارێک بکا و بیری لێ دەکاتەوە. مرۆڤی گەورە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خاتەمی ئەنبیایە و گەورەی هەموو گەورانە، هەمیشە بە واقع بینانە بیر دەکاتەوە. مرۆڤی کوردبین ڕاستی دەبینێ و یەکسەریش بڕیار دەدا. جیاوازی لە نێوان مرۆڤی کوردبین و واقعبین ئەوەیە هەردووکیان ڕاستیەک دەبینن، کارەکەش ڕەوایە. کوردبینەکە ئەوە نازانێ، یەکسەر بڕیار دەدا و دەبێ بکرێ ئەگەر زەرەریش تێدا بێ. واقعبینەکە وان نییە. واقعبینەکە دەزانێت کارەکە ڕاستە و دروستە، بەڵام بڕیاری بە پەلە نادا. بیر دەکاتەوە ژیرانە لەسەرەوەی بورجێکەوە دەڕوانێتە خوارەوە. هەموو بوعدەکانی کارەکە دەبینێ، هەڵی دەسەنگێنێ. زەرەر و قازانجی ئەم کارە تا کوێ دەڕوات، تا چەند قبول دەکرێت، چەند بەسەرماندا دەشکێتەوە ئەم ڕاستیە، ئەم جا بڕیار دەدا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چەند ڕۆژێکە لە شاری مەککەدایە و مەککە ئازاد کراوە. لەگەڵ هاوسەری بەڕێزیدا عەرزم کردن لەگەڵ خاتو عایشە دانیشتووە و گفتوگۆ دەکەن. لەوێدا دەفەرمێ: یا عائشە، لولا قومك حديث عهدهم بكفر لنقضت الكعبة فجعلت له بابين، باب يدخل الناس وباب يخرجون. رواه البخاري. ئەی عائشەی خۆشەویستم، ئەی هاوسەری بەڕێزم، شتێک گرێک لە ناو دڵمایە، بۆت باز دەکەم. ئەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، فەرموو بە قوربانت بم. ئەفەرمێ: عایشە خان، خاتو عایشە، ئەگەر قەومەکەت تازە موسڵمان نەبوونایە و هێشتا چەند ڕۆژێکە لە کوفر ڕزگاریان بۆ و باوەشیان بە ئیسلامدا کردووە، هێستا ئیسلامەتیەکەیان دەڵەمەیە، تازە شایەتمانیان هێناوە، هاتوونە ناو بازنەی ئیسلامەوە. ئەگەر قەومەکەت تازە موسڵمان نەبوونایە و تازە لە کوفر ڕزگاریان نەبوویایە، بڕوا بکە دەهاتم کەعبەم هەڵدەوەشاند. کەعبە ماڵی خوا، قیبلەی هەموو موسڵمانان، هەڵم دەوەشاند و دوو دەرگام لێ دروست دەکرد. دەرگایەک خەڵک بڕۆیشتایە ژوورەوە، دەرگایەکیش خەڵک لێی بڕۆیشتایە دەرەوە، بە هەمان دەرگادا نەهاتایەوە ناوەوە دەرەوە، کە کەعبە ئەو کاتە یەک دەرگای هەبووە، بۆم دەکرد بە دوو دەرگا. بەڵام لەبەر ئەوە ئەم کارە ناکەم، دەمێکە بیری لێ دەکەمەوە، ئەگەر بێت و ئەم کارە بکەم ئەترسم قەومەکەت قبوڵیان نەبێ. بەڕێزان، دەچینە خزمەت ئەم دەقی فەرموودەیە کە عەرزم کردن لە صحیحی بوخاریدا بە ژمارە فەرموودەی 126 هاتووە. وانەکانی ئەم فەرموودەیە بۆ ژیانی ئێمەی ئێستای موسڵمانان چییە؟ یەکەمیان، مرد گرەی دڵی لای ژنەکەی بکاتەوە و ئەویش بیپارێزێ. ئەم فەرموودەیە بە چەند ڕیوایەتی جیاواز 7 جاریتر لە صحیحی بوخاریدا هاتووە. ئەم حەدیثەی کە بۆم خوێندنەوە لە بەرگی یەکەمی صحیحی بوخاریدا فتح الباریدا هەیە، تا دەگاتە بەرگی حوتەمی، تا دەگاتە بەرگی کۆتایی فتح الباری لە هەموو مجەلەدەکاندا هاتووە. واتە بەم جارەوە 8 جار بێجگە لەم حەدیثە 7 جاریتر هەمان باز لە صحیحی بوخاریدا هاتووە. هیچ جارێکی تر حەدیثەکە لەلایەن سەحابەیەکی ترەوە نەجێڕدراوەتەوە ئیلا خاتو عایشە نەبێ. واتە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم حەدیثەی تەنها بۆ خاتو عایشە باس کردووە.
ئەم شتە لە دڵمایە، ئەم خۆزگەیە لە دڵمایە، خۆزگە عایشە بۆم بکرایە، ئەم کارم بکردایە، بەڵام لەبەر ئەوە نایکەم قەومەکە تازە موسڵمانن، ئەترسم قبوڵیان نەبێ، وازی لێ دێنم. بۆ هیچ سەحابەیەکی تر بۆ ئەبوو بەکری باز نەکردەوە، بۆ عومەری باز نەکردەوە، بۆ عوسمان و عەلی و تاڵحە و زوبەیر و ئەبوو عوبەیدە و سەحابەکانی تر ئەنسار و مهاجرینی باز نەکردووە، بەس بۆ خات و عایشە. ئالێرەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم پێمان دەڵێت چەند خۆشە ژنومێرد ئەوەندە متمانەیان بە یەک بێ، پیاو شتێک لە دڵیا هەیە حەز دەکات دەری ببڕێ، چ کەسێک لە هەموو کەس شایەنترە گرەی دڵی خۆتی بۆ بکەیتەوە خێزانەکەی خۆتە. ئەی خۆزگە ژنیش ئەوەندە جێ متمانەی مێردەکەی بێ وەکو خات و عایشە، پیاوی بەڕێزی وەکو جەنابتان ڕێزمێ بۆ خوشکە سەربەرزەکانیشم، ئەوانی ئینشاءڵڵا هەر لە چاکان و پاکانن. ئیوا هەیە دەیەوێت گرەی دڵی خۆی بۆ خێزانەکەی بکاتەوە، وەڵا ژنەکە قسەی تێ ناوەستێ، بەیانی بۆ دایکی دەگێڕێتەوە، دایکیشی لە کۆمەڵە ژنی دەگێڕێتەوە، شار و گەڕەک هەموو پێی زانیوە. ئەم بۆیە بۆ تۆی باس کردووە، نایە بۆ خەڵکی تری باسکە. عەرزم کردن ئەم حەدیسە 8 جار لە بوخاریدا هاتووە، 1 جار سەحابێکی تری تێدا نییە، هەمووم بە وردی سیر کرد، هەمووی خات و عایشەیە. پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەم گرێی دڵم بەس بۆ تۆ باس کردووە. خات و عایشەش هەتا دوای وەفاتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەم باسە نادرکێنێ، نەوەکو بێتە مقۆ لەناو خەڵکا بڵاو بێتەوە، ڕێک لەناو خۆیاندا لە بینی ماڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەم خۆزگەی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەمێنێتەوە. کە باسی دەکا بۆ چێ باز دەکا؟ بۆ عەبدوڵڵای کوڕی زوبەیری باز دەکا. عەبدوڵڵای کوڕی زوبەیر لە سەردەمی خۆیدا ئاواتەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم دێنێتە جێ، کەعبە تێک دەدا و دوو دەرگای بۆ دەکا، مادام پێغەمبەر صلی الله علیه وسلم وای پێخۆش بووە، وای پێ چاک بووە. شێخی ابن حەجەر لە فتح الباریدا لە مجلدی 1 لە لاپەڕی 297 دا دەفەرمێ لأن قريشا كانت تعظيم أمر الكعبة جدا، بەڕاستی قڕەیش کەعبە لەلایەن لە هەموو شتێک گەورەتر و مقەدەستر بوو، ڕەمزیان بوو پێش ئیسلامیش. بۆیە دەیانگوت دەستکاریکردنی کەعبە حەساسترین شتە لەناو ئەواندا. فخشي صلى الله عليه وسلم أن يظنوا لأجل قرب عهدهم بالإسلام أنه غير بناءها لينفرد بالفخر عليهم في ذلك. فخشي سيدي وردي حديثك بكان خوشويستانم. فخشي پیغمبر صلى الله عليه وسلم ترسان أوانية لدجمن بترسي، ترسان أويا عرض مكردن إنسان قورا كان واقع بينا لبرزية ودروان نرو داويك هەموو بوعدەکان و ئەم لاولاکانی دەخوێننەوە تا چەند ئەم کارە بیکەی باشە و نەیکەی باشە. کارەکە خۆی لە خودی خۆیدا ئەو پەڕی ڕەوایە و ڕاستە، خوا پێخۆشە، پێغەمبەر صلی الله علیه وسلم پێخۆشە تا چەند بیکەین باشە و تا چەند نەیکەین باشە. فخەشیە پێغەمبەر صلی الله علیه وسلم دوای لێکدانەوەیەکی ورد بۆی دەرکەوتووە عەرەب قوڕەیش قەومەکە هەموو کەعبە لەلایەن لە هەموو شتێک گەورەترە، دەستکاریکردنە ئەوە دەستکاری خاڵی سوورە. ودەترسێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە چی دەترسێ؟ لەوە دەترسێ خەڵک وا گومان بەرێ چونکە تازە موسڵمانە، قرب عهدهم بالئیسلام، ئەمانە تازە موسڵمانن، جەنابەت الحەمدولله لە منداڵیەوە هاتوویە مزگەوت، بەڕێزم نابێ خۆت تاوتاکەی بە گەنجێک ئەمە یەک دووەم ڕۆژێتی دێتە مزگەوت لە ڕەمەزانە. ئیمانی تۆ لەگەڵ ئەوە فەرقی هەیە، ئەوەی تۆ قبوڵت دەکرێت من دەتوانم بە جەنابی بڵێم، بەو گەنجەی ناتوانم بڵێم، ئەترسم بە یەک قسە دڵی بتۆرێ، جارشکە بە مزگەوتان هاتەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەم کارە بکەم ئەمانە تازە موسڵمانن، ئەترسم شەیطان بێ خاتە دڵیانەوە بڵێن ئەوە محەممەد دەیەوێت فەخرێک بۆ خۆی بەتەنیا پەیداکە، بڵێ ئەوە تا بەتەنیا کەعبەشم ڕووخان دوو دەرگاشم تێکرد، ئەو کاتە هیچ عەرەب و قوڕەیش تێیدا بەشداری نەدەکرد، فەخرەکە بەس بۆ خۆی بوو. ئالەم کاتەدا دوور نییە زۆریان لە ئیسلامەتی پەشیمان بنەوە، یان لە دڵەوە بڕوایان پێم نەمێنێ وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم، کاتەدا بنە منافق خەتەرتریش دەبێ. بۆیە با ئەم کارە ناکەم، ئەی خات و عایشە ئەم کارە ناکەم. لێرەدا وازی لێهێنا، هەر لای خات و عایشەش بە ئەمانەت و وەکو سڕێکی پێغەمبەر صلی الله علیه وسلم مایەوە هەتا دوای وەفاتی. لێرەدا وشەیەکی تر هەیە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ، عەرزم کردن لە حەدیثەکە دەفەرمێ لەولا قەوموکی ئەی عایشە ئەگەر قەومەکەت نەبوونایە. پرسیارێک لە جەنابتان بکەم، ئەگەر کەسێ وەڵامێکی ڕاستەقینەی بەمێشکا دێ، باشە قەومی مەکە قوڕەیشی نەبوون؟ عایشە کچی ئیمامی ئەبوو بەکر نییە؟ ئەبوو بەکری قوڕەیشی نییە؟ ئەبوو بەکر قوڕەیشیە. ئەی پێغەمبەر صلی الله علیه وسلم قوڕەیشی نییە؟ خزمی یەکتر نین؟
ئەی بۆچی دەفەرمێ خزمەکانت قەومەکەت خزمە کەس و نزیکەکانی تۆ تازە موسڵمان نەبوونە ئەی بۆ ناڵە خزمەکانی خۆم بۆچی بەڕێزان لەبەر ئەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە هەموو قسەیەکە دیسانە وەکو واقعبینێک لەبەر زێوە ڕوانیوێتی بۆ ئەوەی بڵێ خات و عایشە ئەوەندە تۆم خۆش دەوێت نامەوێت دڵی خزمەکانتم لێ بڕەنجێ ناخوا خزمی پێغەمبەریشم صلی الله علیه وسلم لە پشتەوە بەڵام ڕێزی خێزانی ئەوەندە دەگرێت ئەمانە هەموو کەسی تۆن بەهۆی تۆ ئەوانیشم خۆش دەوێت وەکوەی کەسی من نەبن هەر کەسی تۆ بن بەهۆی تۆ ئەوانیشم خۆش دەوێت ئالێرەدا موسڵمانانی فێر کرد ڕێز لە کەسوکاری خێزانیان بگرن بڵێ ئەوەی کەسی تۆیە ئەوانە کەسی لە پێشینەی منن هێنا خۆوانە قەومی پێغەمبەری بوون صلی الله علیه وسلم بەڵام قەوموکی بەکاردێنێ لەبەر ڕێزی خێزانەکەی ئالێرەدا شيخ ابن حجر عسقلاني هزار رحمتي لي بلا فتح الباري شرح صحيح بخاري هذا فرمى ويستفاد منه سيدر زوار دقري ليردا فما ترك المصلحة لأمن الوقوع في المفسدة هر كاتك مصلحة كار كاتب بردمت أي مسلمان مصلحة بيكي بلام دعاي وكو بياواني بريزي وكو جنابتان أو خشك بريزانم كي يستاد من بين نجوان لدنگ مانا واقع بینانە گەورانە بیریان کردەوە ئەم کارە مەسلحەتە جابیە نەبەر چاوت هەر کارێکە مەسلحەتە خوا پێی خۆشە شەرع پێی ڕەوایە پاداشتی لەسەرە بەڵام ئەگەر بیکەی لەوانەیە خراپەیەکی بە شوێ نابێ لەوە ئەچێ خراپەی بە شوێ نابێ ئەگەر پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەم کارێ بکردای خۆ چاکە بوو بەڵام لەوە چوو قوڕیش قبوڵیان نەبێ فیتنەی لێ پەیدا بووبوویایە نایکەم هەر کارێک زانیت چاکە کارەکە لە خودی خۆیدا بەڵام عاقبەتی خێر نییە ئەو سەری بە خێر ناگەڕێ لإستعود بردك إلى سدان وازي بينا دواميان إنكار ترك المنكر خشية الوقوع في أنكر منه هل كاتي ويست النهي لكارك كيك بالشرعية هل يكسر بريان مدى بير بكوا أجا من بو فلان كسب بلم أو كار مكا تو بلي لم كار خراب وازنين وتوشي خراب تريج نبي نمونيك يزور سادة باسكم كاس يجقل هذا الشيء تو هەر سەر بکەیتە سەری ئەوە منکەڕەوە بێ شەرعی جگەرە دەکێشە سنگی خۆی دادەڕزێنێ ماڵ بە فیرۆدەدا کارێکی هەرە خراپە وەختێ بە خۆی دەزانێت یا چووە هەر بە گەنجی پیر بووە ئالەو کاتەدا تۆ ئەگەر ئامۆژگاری بکەی بەڵگەی ئاەت و حەدیسی بۆ بێنیەوە بڵێ جگەرە حرامە خراپە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی زانستیەوە ئاوایە ئەبێ یەقینت هەبێت جگەرەکە تەرک دەکا ئەگەر زانیت جگەرەی تەرک کرد تووشی نێرگە لە کێشان دەبێ کامیان کێشە باشترە هەر جگەرەکە باشترە لە نێرگە لە کێشانەکە بە سەد جگەرە بەقەدەر نێرگەلەیەک زەرەدی نییە ئەبێ یەقینت هەبێت کەوازی لە پاکەتە جگەرەکە دێنا قوڵتە قوڵتی نێرگە لە بەدەمیەوە نابێ ئەگەر زانیت ئەم کارە بە قوربان هەر لێی گەڕێ باشترە ئەڵە هەر باوە خۆی بێت دەستی لێمە دەباسە قەتر نەبێ لە شەرعا دەبێت کار هەڵی سەنگێنی ئەتەوێت بێ شەرعیەک بگۆڕی لە ئەنجامی ئەو بە شەرعیەدا دەتەوێت کابرایەک بڵێ کاکە بەم ڕەمەزانە فیشەی جگەرە نەیە لەسەر جادە کابرا بە حساب ئامۆژگاریت کرد دەماچیاڵ کێشە فیشەکێکی پێوە قەتڵێک ڕوویدا دوو عەرشی لە چڕیان بوو ئەوە کامیان خراپتر والله هەر بە ڕۆژوو نەبوو یا باشتر بوو هەر جگەرەکەی بچێشا لەسەر جادە خراپتر ڕوویدا لەوەی کە تۆ ئامۆژگاری خێرەکەت کرد چاولێ بەڵایەکی گەورە ڕوویدا ئەمجا بە کەس ناکوژێتەوە ئەمجا قەتڵ عینی ڕۆژوو نەشکاندنەوانە نەماوە بۆیە دەبێت وریابی لە کاتی ئەمر بە چاکە و نەهی لە خراپەدا کە بێ شەرعیەک دەبینی زانیت ئینکاری لێ دەکەی ئەوەی بێ شەرعەکەی کردووە نەکەوێتە خراپترەوە بەڵای گەورەتر ڕوو نەدا سيميان أن الإمام يسوس رعيته بما فيه إصلاحهم ولو كان مفضولا ما لم يكن محرما شيخ ابن حجر دفرمي السيام درز لم حديث وري دقرين أويا بيشوي مسلمانان كار بدستي وقت أبي السير كاتشي مصلحة مسلمانان تدايا بالشرط يقنك حرامه بالشرط اللي بعضني إسلام نسيت تدروا شي مصلحة مسلمانان تدايا با أو أصل شريعتكش قرينجو لا ندابه زور نزيق نبه ئەوە ڕێگەی پێدراوە پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو پێشەوا مەصلحەتی ئومەتی ئیسلامی پاراست و دەرگای کەعبەی دەستکاری نەکرد بۆیە ئیمامی عومەر لەسەر ئەم حەدیثە لەسەر ئەم ڕێی شێخی ابن حەجەر ئەگەر وەکو نمونە بیهێنینەوە ئەو کاتەی ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ خەلیفەی موسڵمانان بوو ئەمیر المؤمنین بوو لە حکمڕانیەکەی خۆیدا گرانی بەسەر خەڵکا هات بێبارانی بێنانی بێگەنمی خەڵک لە برسانە دەگەڕا لە سەران گوێرکوشتیوادا ئێسقانێک بدۆزێتەوە ئێسقانی دەکرۆشت وەکو پەنا بەخوا ئەو بەڕێزانی کە تەمەنێکیان هەیە لە نەوەتەکانە بینیمان خەڵک چی لێ بەسەر هاتوو لە گرانیدا ئەو گرانی ڕوویدا ئیمامی عومەر یەکسەر بڕیارێکی مەرسومی بڵێ وەکو جمهوری ئەستا ئەڵە بڕیارێکی مەرسومی جمهوری دەرکرد لەمەوەدا هیچ دزێک نابێت دەستی ببڕدرێ دەیخۆوە قورئان دەفەرمێز دز ئەگەر پیاو بێیانژم بێ
ئەبێت دەستی ببڕی بۆی دەستی پیسی ماڵدەست لە ناو موسڵماناندا نەمێنێ لە کۆمەڵگادا. بەڵام ئەم قەرارەی چی کرد؟ ئیلغای کردەوەیان ڕایگرت. ئیلغای حکمی خوا بە کەس ناکرێتەوە، بەس ڕایگرت. بۆ ئێمە وەکو حکومەت نەمانتوانیەوە هاوڵاتیەکانی خۆمان تێرکەین، نەمانتوانی و ئیش بۆ هەموو خەڵکی دابینکەین. چێ دەڵێ ئەو کەسەی کە ئێمە لەسەر دزی دەستی دەبڕین لە ماوەل لە ناچاری و برسێتیدا دزی نەکردووە؟ چێ ئەڵێ ئیشکەر نەبووە پاک نەبووە حکومەت نەیتوانێت ئیشی بۆ دابینکە و شکۆی خۆی پارێزێ لە تاوی ماڵ و مناڵەکەی دەستی بۆ ماڵی فڵان کەس و دوکانی فڵان کەس بردووە. مادام ئێمە وەکو حکومەت بەکاری خۆمان هەڵنەستاین، بڕیار دەدەین کە دەستی دز هەتا ئەم گرانێ دەڕەوێتەوە نابڕدرێ. کەواتە حاکم ئەمە بەس دەرچوون نەبوو لە حکمی خوای، نا حکمێکی خوای ڕاگرجارێ کە نەسی قورئانی لەسەرە نەک حەدیثیش. و ئیمامی موسڵمانان دەبزانە میلەتەکە چی مەسلحەتێکی تێدا هەیە بە شەرتێک لە چوارچەوەی ئیسلام نەچێتە دەرێ بەوە حکمیان بکە. خۆشەویستانم، بۆ ئەمڕۆی ژیانمان هەمیشە پێتان دەڵێم بە خۆم و بە جەنابتان با بڕوانین بۆ عاقبەتی کارەکان. الحەمدا وا دەبینم هەر یەکێک لە ئێوەی ئەهلی مزگەوت پیاوان و ئافرەتانی بەڕێز هەر یەکەتان واقع بینن نەک کورد بین. بۆیە بە کورتی چەند خاڵێک دەکەمە خزمەت جەنابتان. یەکەمیان لە هاوسەرگیریدا بڕوانە بۆ کۆتاییەکەی. هەر کوڕێک هاتە خوازبێنی کچەکەت و لەگەڵ ڕێزم بۆ هەموو پارەدارێکی شەریف و حەڵاڵخۆری بەڕێز لەگەڵ ئەو پەڕی حرمەتم بۆ کەسێک کە لە دەروی وڵات دەگەڕێتەوە ئەلحەمدوللا دیندارە، ئەوانە بەڕاستی بەقەدەر خەڵکی کوردستان ئێمە خەڵکمان زیاتر لە دەرەوە هەیە، متابعی وتارەکانمان دەکات گوێبیستی نەک ئێمە خەڵکانی تری بانکخواز و موسڵمانە ئەوانە بەڕاستی چاویان ماز دەکەین، دەستخۆشیان لێ دەکەین. مەبەستم لەسەرەوەیە هەر کەسێ هاتە خوازبێنی کچەکەت بەوە تێ نەکەوی سارەکەی بای چەند دەفتەرە چەندی پارە پێیە، بڕوانە بەڕێزم جارە پەلەمەکە هەڵسەنگاندن بۆ کارەکە بکە، کچەکەت شەر هەر نێشوو بکە، گرنگەوەیە بحەسێتەوە بەیانی بە دوو مناڵە بۆ نایاتەوە. کوڕەکەت هەر چای بە هەر کچێک کەوت و معجیبی بوو بڕیاردان هەڵەیە، دوای 2 مانگ ئەمجا مەحکەمە بەرناکەوێت لەبەر تەلاق. بۆیە لە هاوسەرگیریدا پەلەمەکە واقعبین بە بڕوانە. دووەمیان لە جیابوونەوەشدا لە تەلاقیشە بە 1 دقە بڕیار مەدە. ئەگە خوا نەخواستە هەر ناچاری جیابوونەوە بۆی ئەگە خوشکێک دەڵێ لە مێردەکەم ئیدارە ناکەم جیا دەمەوە، ئەبێت لە بەرزیەوە بڕوانێ ئەو کارە ساتانەی دوای تەلاقەکە بەسەر خۆی و منداڵەکان و بنەماڵی دێت چی لێ دەقەومێ. ئایا مانەوەی لە لای مێردەکەی بەم حاڵەوە باشترە؟ ئەگەر دەحەسێتەوە بە تەلاقەکەی مبارەکە هەر باشە، ئەگە خراپتر قەومە والله هەر لای مێردەکەی بمێنێتەوە باشتر. ئەگەر پیاوێک لە دەستی ژنەکەی بێزارە و دەیەوێت تەلاقی کرا هەر لە 1 تووڕەبووندا بڕیار بدا و لە حاکم کۆتایی بە هەموو شتێک بێنە نا، ئەبێت لە بەرزیە و واقعبینانە بڕیار بدا ئەگەر لە ژنەکەی جیابێتەوە خراپتر لە ماڵەکەدا ڕوو نادا، فیتنەکە گەورەتر نابێ، ژیانەکە تاڵتر نابێ، ئەبێ سەبر بگرێ. لە گرتنی هاوڕێدا پەلەمەکە دەکرێت لە هەگەڵ هەموو مزگەوت و ئالی گەڕەکوانەدا مەرحەبای و چاوکچۆنی تەبێ، بەڵام بەڕێز دەکەم هەموو کەس هەر دۆست و برادرت بێ هاوڕێی گیانی بە گیانیت بێ بەخوا فریان ناکەوی. قسەیەکی جوان هەیە دڵە لە کاتی هەبوونی و هەرزانی و گیرفان پڕیدا ئەوەندە ڕەفیق و دۆست بگرە ئەگەر ڕۆژێ مەعاشەکەت بڕا دواریداتن نەما خانوەکەت گۆڕی بە بچووکتر شەرمەزای لای هاوڕەکانت نەبی، با بتوانی فریایان کەوی لە تەعزیە و لە خۆشی و ناخۆشیدا بە تەلەفۆنیش بێ. بەخوای وایە هەرچی دەبینێ هاوڕێی فەیسبووکێتی جاوارە تۆ فریەوە هەموو خەڵکەکەوە هەر عیبداریت بۆ دەمێنێتەوە پاشە ڕۆژ. بڕوانە جارە بزانە بای چەند دەوی لە کار و کاسبیدا خۆشەویستم بڕوانە حەڵاڵ هەیە حرام هەیە مەکروهات هەیە. ئەگە حرام بوو بە هیچ شێوەیەک توخنی مەکەوە، بەخوا سەرنجامی نەهامەتیە. ئەگە مەکروهات بوو خۆتی لێ پارێزە. بڕوانە جەنابەت دەتەوێت سارێک بە قیز ڕاکێشی، فەرق هەیە لەگەڵ کەسێک بۆ کەسێکی تر. زەویەکت هەیە و خانی خۆشت هەیە دەتەوێت سارێک بە قیز ڕاکێشی لە کۆمپانیایەک، ئەلحەمدوللا عەرزەیەکت هەیە دەتەوێت جارە نەیفرۆشی بۆ منداڵەکانت بمێنێتەوە، معاشێکی تەقریبەن باشیشت هەیە، مانیع نییە سارێک بە قیز ڕاکێشی. خوا نەخواستەکە بەیانی سارەکەت هیچی لە هات عەرزەکەت دەفرۆشی، بەڵام ئەمڕۆ ناتەوێت. بەڵام بەڕێزێکی تر هەر ئەهلی مزگەوت و حەڵاڵ و حرام لێک دەکاتەوە، دەتەوێت سارێک بە قیز ڕاکێشی و هیچیشن نییە. حەزت لە سارێکی 0 کیلۆمەترە معلومی ئێمە هەمومانە لە ئالی بازاڕین، هەر لە شەریکە بێنێ دەرەوە 20 وەرەقە زەرەت دەکات، تۆش هیچ نییە دەتەوێت مانگانە پارەکەی بدەیت. ئەیوا معاش وەکو ئێستا نەبوو، ئەیوا حکومەت ڕایگرتوونیەوە موسێدا و گەندەڵ بوو، ئەی ئەوە سارەکەت هێنایە دەرەوە لە دەرەوە سارێک لێدای بوو بە داشقە، ئەی دوایی چ دەکەی؟ خۆ کۆمپانیا لێت خۆش نابێ، هەموو پارەکەی خۆی دەوێت. تووشی بەڵایەک بووی دوورن نەڕوانی، ئەو دقەی وەرت گرت خۆش بوو، بەڵام لە دوایدا تووشی چکارە ساتێک دەبی، تووشی چەند مەمنونی خزم و کەس و کار دەبی. خۆزگە هەر سارێکی 20 وەرەقەیم پێ بوویایە، نەک دەفتەری و 2 دەفتەری، بەڵام تووشی ئەم کارە ساتە نەبوومایە. دووربین بە بەڕێزم هەر یەکێ پێیوتی وەرە پارەم دێ و معاملەت بۆ پێوە دەکەم، هەر لە پارەی خۆت 2 مانگ دایتەوە، بڵێ شتی وا ناکەم.
جا کاکە ئەو پارەی ئەوەندەی خێر بکردایە خۆ ئێستا بوو تۆ ملیاردەر بوویتایە هەر پارەی خۆتە بە تەماحەکە مەخەڵەتێ بڕوانە ئەو خەڵکەی تر چۆن دەستی بڕدراوە یەکێ دەڵێ ئێستا ئەم کێشانە ڕۆژانە من زۆر دایان بینم من دەڵم مفتی نیم و ئەهلی فتوادان نیم و زانستم پێ نییە بەڵام عەقڵم هەیە لە دەرز لەسەرەوە دەبینم کە خەڵک چی لێ قەوماوە ئەڵێ کاکە سیارەکەتم بدەیە ئەم ساری تۆ بای 2 دەفتەر دۆلارە 2 دەفتەر و 50 وەرەقەت دەدەمێ بەڵام 6 مانگیکە پارەت دەدەمێ یعنی ئەم 50 وەرەقە بەس دەبەرخاتی 6 مانگەکەیە بەخوا عەزیزم لەوانەیە جارێک بداتێ بەڵام زای دووەم دووشتی کەشت لێ وەردەگرێ ئەم جا دەبێت خزم و کەسوکار بە نیوە پارە سوڵحت بۆ بکەن جا حەیف نییە تۆ ماڵی خۆت ئەوا تەسلیم بە خەڵکەی تەماح چاوت بگرێ نەهێڵێ بڕوانی جا بینین هەرەوە نێت چاوت ببینێ ڕوانین ئەوەیە واقع ببینی ئای خەڵک هەیە هەرچی شتی هەبوو دای بەدەستی خەڵکەوە دوای ساڵی شکەکە کە پارەکەم دەیە و نیوەی خوەر نیوە قیمەتی خۆی منە لە ژوورەوە دەخەوم کورە با معاشەر نەبێ دوای دەستم سارێشکە دەکڕمەوە من ئەو پارە زیادە هەر پێی دەژیم ئەوە خۆ خەڵەتاندنە ئەوە واقع بینی نییە خاڵی شەشەم کوڕ و کچ کاتێکگا باڵغ بوون و ئارەزوەکانیان جوڵا دەبێت زۆر واقع بینانە بڕوانن بە تایبەت بۆ کچان دەڵێم لە کۆمەڵگای ئێمەدا کوڕ وەک بەرزەکی بانان بۆی دەردەچێت ئەوەی ماڵوێران دەبێت کچە هەر کوڕێک داوای عەلاقەیەکی ناش شەریفانەی لێکردی دوو لە ڕوتان لە نەویست لە ڕێگەی دەرگای ماڵی باوکتەوە لە دەرگاتدا و دەستی باوک و دایکت ماچکە وتی لە فەیسبووکەوە دەبین بە هاوڕێ و ڕسمم بۆ بنێرە قسە ئامان نەکەی دووربین بە بڕوانە ئەی ئەگەر بۆ یەک نەبوون ئەی ئەگەر هاوسەری گیریەکە سەری نەکرد دەزانین تۆ قوڕ بەسەر دەبی کە شوت کرد بە کەسەکەی تر بڵێ عەلاقەم هەبووە لە بەناشەرعی لەگەڵ کوڕەکە تا ماوەت لیلێت پیس دەبێت ئەگەر نایڵێ ویژدانت ئارام نابێ بڵێ بە حیاتی پەیوەندیم لەگەڵ کەسانە بووە کەواتە تۆ دەبی بە قوربانی بە تایبەتی کچ وە کوڕیش بە هەمان شێوە هەمان گوناه و هەمان شتی لەسەرە بەس کۆمەڵگا بەرامبەر بە ئافرەتەکە و بەکچەکە بێڕەحمترە دوور بڕوانە من دەڵم زنجیرە باسی بڕوانە بۆ هەمومان زەرورە ڕۆژانە بڕوانین بە کارەکانماندا کۆتا خاڵ لە خێرایی تیژڕەویدا بڕوانە بۆ سەرنجامی سامناکی ئەو کەسانەی کە تیژڕەویان کرد بە ئۆتۆمبیلەکانیان ڕەم بێت چێژت وەرگرت بێت دوو گەنج مسابقەی سارە دەکەن چۆن پێشت داوەتەوە و بەزاندن لە لێ خوڕینە بەڵام خۆزگە بڕوانایە چارەنووسی ئەو کەسانەی کە چۆن ماڵوێرانی جەستەیی و ماڵی و خەڵکی و دەستماچکردن بوون تەنها هۆکارەکەی تیژڕەوی بوو ومێدەوارم خوای پەروەردگار بەسیڕەتمان پێ ببەخشێ بڕوانین بۆ ئەوەی سەرفرازی دنیا و قیامەت بین خوای پەروەردگار ئاگەی لە هەموو لایەکمان بێ بەخوای گەورەتان دەسپێرم وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه